على يد البعث المطبوع. لا شارۆچکەی خورمات و دیداری شەهیدی مینبەر و زانای ئاینی و کەسایەتی مامۆستا ڕامی عەبدولجەبار جاف بەڕێوەچوو. دیدارەکە لەلایەن لقی کەرکووکی کۆمەڵی ڕابیتەی زانایانی عێراق بەڕێوەچوو. تیایدا باس لە ڕۆڵی کاریگەری مامۆستا مەلا ڕامی جاف کرا. سەرۆکی لقی کەرکووکی کۆمەڵی ڕابیتەی زانایانی عێراق ئامانجیە و دیدارەی خستە ڕوو. ڕایگەیاند ئامانج لێی ئاشنابوونینەوەی ئێستایە با ڕۆڵ و کاریگەری مامۆستا ڕامی. یەک لەو شەخسیاتە گرنگانەشی ئەم شارە شەهید شێخ ڕامیە خوا عەفویکە کە شەخسیەتێکی عیلمی بووە، شەخسیەتێکی دەعەوی بووە و کارایی خۆی هەبووە، تەئسیری خۆی بووە لە ساحەیە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی بەخشینەوە، لە ڕووی داعا و بانگەوازەوە، لە ڕووی تەئسیر لەسەر عائیلە و دەوروبەری خۆی هەبووە. پێویستمان زانی لەگەڵ عائیلەی شەهید ڕامیە تەعاونمان کرد بۆ سازدانی ئەم مولتەقایە، ئەم کۆبوونەوەی بۆ ئەوەی لە ڕێی کۆمەڵی بحوسەوە کە تەقدیم کراوە ئەم شەخسیەتە زیاتر بناسرێ بە خەڵکی ئەم شارە و دەوروبەری. مامۆستا دائیمەن لە خوتبەکانیە ئاماژەی نادا بە دوعاکردن بۆ ڕژێمی بەعس. ئەبەدەن دوعای ناکردوە، چەنەها جار پێیان وت وەکو بەڵکو تەهدیدیانش کرد بۆ ئەوەی لەسەر ڕژێم قسە بکا و دوعای خێری بۆ بکا، بەڵام نەیکرد و تاکو کۆتاییش یعنی حسب ئەو فایلاتێرەوە لە دەستگای شەهیدانی عێراق دەستمان کەوتووە لە کاتی ئەعترافیشە هەر تەنازولی نەکردە و لەسەر ئەو مەبادئێ لە خۆیان ماوە و هەر بەردەوام بووە. لە دیداری شەهیدی مینبەر مامۆستا ڕامی عەبدولجەبار باسی هەڵوێست و کەسایەتی دیاری ناوبراو کرا لە سەردەمی بەعس و داکۆکیەکانی لە چەسپاندنی دادگەری و ڕووبەڕووبوونەوەی ستەمی ڕژێمی بەعس. شەهید مامۆستا مەلا ڕامی یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە سەردەمی ڕژێمی بەعسە ڕۆڵێکی گەورەی گێڕاوە لەم ناوچەیەدا، دیفاعی لە حەق کردووە، دیفاعی لە میلەتەکەی کردووە، دیفاعی لە ئیسلام کردووە و لە وتارەکانیدا لە هەڵوێستەکانیدا داکۆکی کردووە لە مافی گەلەکەی، لە مافی دینەکەی لە خەڵکی موسڵمان و دژی ڕژێمی بەعس وەستاوەتەوە و لەو بارەوە درێغی نەکردووە لە گیانی لە ماڵی و ئازایانە مینبەری بەکارهێناوە بۆ ڕۆشنگەری، بۆ داکۆکی لە میلەت، بۆ وەستان لە بەرابەر زوڵم و زۆر. مامۆستا ڕامی عەبدولجەبار جاف لە ساڵی 1956 لە خورماتوو لەدایک بووە. لە ڕۆژی ژەهر خواردکردن و تیرۆرکردنی زانای ئاینی حەویجە نازم عاسی لەلایەن ڕژێمی بەعسەوە لە سێەم ڕۆژی پرسەکەی ڕەخنەی توند لە سەرانی ڕژەم دەگرێت و تاوانباریان دەکات بەوەی دەستیان لە تیرۆرکردنی نازم عاسیدا هەبووە. دواتر ڕژێمی بەعس دەستگیری دەکەن و لە ساڵی 1984 گولەباران دەکرێت و لە ساڵی 2003 تەرمەکەی لە بەغدادەوە بۆ خورماتوو دەهێنرێتەوە. چیانووری کەناڵی پەیام، خورماتوو.